یەک لە جارەکان پێغەمبەری پێشەوا عەلەیهی سەڵات وسەلام چووە ماڵی زاوایەکەی عەلی کوڕی ئەبوو تاڵیب. دیتی ئیمامی عەلی لەوێ نییە، فاتیمەش لەوێ و حادث دیارە. تیا فاتیمەکە عەلی تۆڵە بابە چت لێ بشارمەوە نەیدەتانی ڕاست لەگەر بابی نەڕێ و ڕاست گۆ بووە فاتیمە خاتون ڕەضی الله عنها. تۆڵا من حادزم کرد و قسەم پێگوت. ئیمامی عەلیش ئاوڕی لێ نەدامەوە، چکە ئیمامی عەلی فاتیمەی زۆر خۆش دەویست لەبەر خاتری خوای و هاوسەریشی بوو و زیاتریش لەبەروەی خۆشیان دەویست هەموو مسلمانان، هەتا ئەبوو بەکر و عومەریش فاتیمە زۆر خۆشەویست بووە، چکە دەیانزانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام فاتیمەی کچی زۆر خۆش دەویست. حتى فاتیمە دەجێرتەوە دەرێ قەسەمەن بیللا هیچ جارێک نەبووە ئەگەر چوو بمە ماڵی بابم ئیڵا بابم لەبەرم هەستایتەوە و دەستی لەملی کردیمە و ماچی کردیمە. دەڵێ ئەگەر لۆ ئیشێکی گچکە چوو بامە دەرێ ئیشەکەم لە دەرەوەی ژوورەکەی هەبا دیسان هات بامەوە ژۆرە هەر لە ماریوانیش حیساب بووم دیسان لەبەرم هەردەستاوە. دەیگۆ فاتیمە وەرە لە باشی خۆی دەکوشیم و ماچی دەکردم. فاتیمەی هەندە خۆشویستیە پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام. ئەوجا ئیمامی عەلی لەبەرەوەی فاتیمەی زۆر خۆش دەویست کە فاتیمە گۆتی قسەم پێگوت عەلی جوابی نەدامەوە و حادث بوو ڕۆیشت نازام چێوە چووە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام کەواتاوە ئەوەی دەگەینی لە ماڵی پێغەمبەریش لە ماڵی زاوای پێغەمبەریش عەلەیهی سەڵات وەسەلام جاروەیە بەینی ژن و مێردی کێشە دروست دەبی، بەڵام ئیوان ئەوها بووە و ئەوها تەواوە نابی بڵێ کێشە دروست نابی. بە زووترین کات ئەوان بە شەرعی ئیسلام حەلیان دەکرد، تەسلیمی شەرع دەبوون، نەیان دەیەش کێشەکان گەورە ببی. پێغەمبەریش ڕۆیشت عەلەیهی سەڵات وسەلام نەیگوت سقەیدی کاچیژم دەوت خۆش بی ئاشاکی پێغەمبەری عەلەیهی سەڵات وسەلام وەکو خەزوورەکانی ئێستا هەر ئەوەت لێ دەوەشێت و ئەدیە توکووە تو کیژی پێغەمبەری خوای ئەتو وای عەلی کو دەبی خۆی لەسەر تو ئەوە بکات لێی گەڕێ ئیهمالی کاگە شەوێ شاتەوە. نەعوذ بالله. ئەوە نەسیحەتی خەزور و خەسوەکانی ئێستایە، خوا هیدایەتیان بدا. لەبەر هەندێ بە ئاسانی کیژەکانمان خوشکەکانمان ئۆقرە ناگرن لە ماڵە زاوایەکان، هی هەردوو لایەن لە خوای ناترسێن، ئیشەکان حەل ناکەن، گەورەی گچکە ناکەنەوە گچکەی گەورە دەکەن لە کێشەکان. پێغەمبەر ڕۆیشت عەلەیهی سەڵات وسەلام سانی تازە کەلچیەوەی نەمایە دەی بچی عەلی چاکاتەوە. ڕۆیشت گەڕا دیتی ئیمامی عەلی لە مزگەفتێ لە ناو خۆرێ پاڕی دایتەوە لەسەر پشت و خەوی لێکەتیە. پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام دەستی لێدا فەرمووی هەستەوە یا ئەبەت توڕاب، هەستەوە یا ئەبەت توڕاب، هەستەوە ئەی باوکی خۆڵ، هەستەوە ئەی باوکی خۆڕ. واتە لە ناو خۆڕی هەموو قەلبت خۆر و ئەو لۆت لێ هاتیە. ئیمامی عەلیش لە خەوێ هەستا تەماشای کرد پێغەمبەری خوای عەلەیهی سەڵات وسەلام خەزوورێتی فەرمووی یا ڕەسوول الله فەرمووی ئەوە چ بووە؟ فەرمووی هیچ نەبووە. زاوای عاقڵەوەیە ئەو نەیزانی پێغەمبەر زانیتی عەلەیهی سەڵات وسەلام دڵی خەزووری ناخۆش ناکە، ماوەیەک لەوێ دەمینێتەوە و لە ماڵی خوای ڕەب العالەمین ئیسراحەتێکی دەکا و دەستەوە ژنەکەش دڵی سارد بوویتەوە بەخۆشی. ئەگەر بتوانین ئەو هادان بە خۆمان دابگرین کێشەکان زۆر ئاسان حەل دەبی. پێغەمبەر فەرمووی عەلەیهی سەڵات وەسەلام دەستی لە پشتیدا و خۆڕەکەی ئەندەگلۆ داوەشان فەرمووی یا ئەبەت توڕاب، فەرموو با بچینەوە ماڵێ. ئەو جار ئیمامی عەلی لەگەر خۆی بردەوە و هیچ نەما لە بەینیان و فاتیمە و عەلی بە خۆشەویستی و بە پێکەنینەوە یەکتریان گرتەوە. والله أعلم بالصواب.